دیارە ئەم سنتەرانە گرنگێکی زۆری هەیە بۆ خەڵکی هەڵەبجە و مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لەبەرەوەی بە پێی بە دوواداچوون و زانیاریەکانی ئێمە قورسترین کەمەندامی خاوەن پێداویستی تایبەت بابەتی ئۆتیزمە و ئەوەی کە ئەرکی زۆر گرانی لەسرە خانەوادە و کەسوکار و دایک و باوکی بە تایبەتی مناڵی ئۆتیزمە بۆیە ئێمە لێرە ڕاهێنانیان پێەکەین پەروەردەیانەکەین نەکرد خۆیان لێرە کۆبوونەوە بە دایک و باوکەکانیانەکەین بۆ ئەوەی کە لە ماڵەوەش خۆیان بەردەوامی بن بۆ پەروەردەیە بەردەوامی بن بۆ ڕاهێنانە بۆی دانەبڕێن لە ڕاهێنانەکان بە ئومێدیەوەی بتوانین هەموو ئەوانە وا لێ بکەین وەکو کەسێکی ئاسایی دواتر بیان نێرینە خوێندنگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە 30 کەس دامەزرێنین. ئێمە لیژنەمان پێکێناوە، لیژنەکە فۆرمی بە ئۆنلاین بڵاو کردوێتەوە، هەموو ئەوانە فۆرمەکانیان پڕ کردوێتەوە هاتوون بەپێی ئەو سیستمەی کە دایانناوە خۆی زۆرترین خاڵەکانی بۆ جیاکردوونەتەوە ئەوەی زۆرترین خاڵی بەدەستێناوە لێرە چاوپێکەوتنیان پێکردوون 3 کەسی جیا لە 3 حیزبی جیاوازی بەشداربوو لە حکوومەت هەر کەسەی خاڵی خۆی داناوە دوای خاڵەکان کۆکراونەتەوە و دیارە 4500 کەس فۆرمی کردوێتەوە ئێمە 30 کەسمانەوێت حتمما 4000 و هەموو ئەمانە مافی خۆیانە دابمەزرێن ئێمە لەگەڵ ئەوەیان کە ئەزانین مەعاناتیان هەیە بێکارە پیشیان نییە بەڵام لە 4500 لێ دەکە 4420 کەسی بێبەژە بێ بۆیە حتمما نیگەرانە بن بەڵام هەر کەسێ نیگەرانی هەبوو هەر کەسێ گومانی هەبوو ئەتوانێت بێتە هۆڵی ئەنجومە ئەو وەزارەت ئێمە بەداتا شۆ هەمووی بۆ ڕوونەکەینەوە هەموو فۆرمەکانی بکەینە بەدەستێ بۆ هیچ کەسێ گومانی لە پاکی و دادپەروەری پرۆسەکەی ئێمە نەمێنێت.